والله هەندێک گەنج دەبینم بە حساب دیارە بۆ سونەت دەیکا بەڵام شێوازی سونەتی پێوە نییە براکەم دەگەیشتی شێوازی ینی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام کە قژی درێژ کردووە پرچی درێژ کردووە براکەم ڕجوولەت و پیاوەتی و نێرایەتی پێوە دیار بووە نەگوەکو هەندێک گەنجی ئێمە مێیەتی و ئافرەتایەتی پێوە دیارە عیبە تێگەیشتی تۆ گەنجێکی لووسکە و قژت درێژ کردووە و وەڵا سونەتە تۆ لە کەش دەچی ڕۆڵە گیان نەک لە پیاو بچی عیبە ئاوا کەی سونەت وایە دەی با ڕیشیشت هەبێت و نەک واشبەری دەیتەوە ئەو جارە سەرت ڕوود مەکە چۆن پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام سەری ڕوود نەبوو خۆ قژت درێژ کردو و سەرت ڕوود کردو بەسەر شانتدا شۆڕت کردوتەوە و خاوت کردوتەوە ماشاءالله سونەت تەطبیق دەکەی کەی پێغەمبەری خوا سەڵاتو سەری ڕوود کردو بەو شێوازە با ئیخشەوشینو يعني شي اخشوشينو زبر بن عمر كل الخطاب رضي الله عنه بده اخشوشينو وتمعددوا فرمو اي بياوان زبر پرورده بن بياو بيويست الزبر پرورده بن او من ينشأ في الحلية وهو في الخصام غير مبين يعني افرد دائما لنعومته نرميدا پرورده به افرد يعني شي افرد يعني نرمونياني يعني ناس شيتي بلان بياو يعني زبريتي بياو يعني زبر نابي بياو ناس كون نرمونيانو دائما تشوري ودائما رون ونازانم كريم وخرازان نوو هر هذا ما مكياج كان هندكس عيبه براستي